ئەی ئەو کەسانی کە گوناه و تاوانی زۆرتان کردووە، ئەوەی خوا پێی ناخۆش بووە ئەنجامتان داوە، تاوان نەماوە ئەنجامی نەدەن، هەموو گوناه و تاوانی دەکەن، شەو و ڕۆژ سەرپێچی فەرمانی خواتان کردووە، لەگەڵ شەیتانە بوونە. ئەی ئەو کەسانە خوای گەورە بزانن چیتان پێ دەفەرمێت. خوای گەورە دەفەرمێت قل یا عیبادی الذین ئەسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. ئەی ئەو کەسانی ئەی عەبدەکان، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە عەبدەکانم بڵێ تۆ تاوان دەکەی هێشتا خوای گەورە بە عەبدی خۆی ناوت دەبات، تۆ عەبدی خوای گەورەی، بۆیە سەرپێچی فەرمانی پەروەردگارت مەکە. ئەی ئەو کەسانی کە گوناه و تاوانی زۆرتان کردووە، لە خۆتان بێئومێد بوونە، لەوە بێئومێد بوونە خوا لێتان خۆش بێ، لەوە بێئومێد بوونە کە بڕۆنە بەهەشتەوە، لەوە بێئومێد بوونە کە لە جەهەنەم ڕزگارتان بێ. لا تقنطوا من رحمة الله، لە ڕەحمی خوا بێئومێد مەبن، خوا لە هەموو تاوان و گوناهەکانتان خۆش دەبێت. يغفر الذنوب جميعا، نەک هەندێکی گەورەترین مجریم بی لەسەر زەویە، تاوانبار بی لەسەر زەویە، بگەڕێرەوە بۆ لای خوا، ئەوەی حەقی خوا بێ خوا لێت خۆشە بێت، ئەوەی مافی خوا بێ لەسرت نامێنێت. تەوبەکردن هەموو تاوانێکی بینی خۆت و خوای گەورە دەبا، بەڵام ئەگەر دینارێکم لە کەسێک دزی بێ خوا لێم خۆش نابێت، چونکە حەقی خوا نییە. خوای گەورە عادلە، دادپەروەرە، لە مافی خەڵکی خۆش نابێت، لە مافی خۆی خۆش دەبێت. ئەوە ڕەحم و بەزەی خوای پەروەردگارە. بۆیە ئێوە کەسانێک کە تاوانتان کردووە، هەرچەنە تاوانەکانتان زۆرە، زینات کردووە، شەو ڕۆژ مەشروبت خواردووە، خراپەکاریت کردووە، بگەڕێرەوە بۆ لای خوا، تۆبەی ڕاستەقینە بکە، خوای گەورە لە هەموو گوناه و تاوانەکانت خۆش دەبێت. ئەوە وعدی خوای گەورەیە. کەواتە بێئومێد مەبە، هەرچەنێ تاوانبارێک گەورەی مەڵی خوا لێم خۆش نابێ، خوا دەفەرمێت لە ڕەحمی من بێئومێد مەبە، بەردەوام ئومێدت بەوە بێ ڕەحمی خوای پەروەردگار زۆر و فراوان و هەموو شتێکی گرتوتەوە.